ئەم کاتتان باش. دوای 50 ساڵ لە ململانی بەردەوام و شەڕێکی ناوخۆ کە نزیکەی 2 ملیۆن کەسی کرد بە قوربانی، ئەمڕۆ دەوڵەتێکی نوێ لەدایک بوو. ئەم دەوڵەتە نوێیەش بریتیە لە کۆماری باشووری سوودان. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان میوانداری دکتۆر یەحیا عومەر ڕێشاویمان کردووە، مامۆستای ڕاگەیاندن لە پەیمانگای تەکنیکی سلێمانی. دکتۆر بەخێربێت. بەڵێ لەدایکبوونی دەوڵەتێکی ئەفریکی نوێ دوای نیو سەدە لە ململانێ چیمان پێ دەڵێت؟ زۆر سپاس. پێمان ئەڵێ إذا الشعب يوما أراد الحياة فلا بد أن يستجيب القدر. دیارە خەباتی درێژخایەنی گەلی باشووری سوودان ئەو ململانەیە خوێناویە لەگەڵ ئەو ململانە سیاسیە کە بۆ ماوەی 50 ساڵ لە نێوان باکووریەکان و باشووریەکانە درێژەی هەبوو. ئاکامەکەی بەوە گەشت کە باشووریەکان بوونە خاوەنی دەوڵەتی خۆیان. طبعاً ئەو دروستبوونی ئەو دەوڵەتە چەندین حقایقی لە پشتەوەیە کە یەکێک لەو حقایقان یەکێک لەو ڕاستیانە ئەوەیە کە ڕێفراندۆم ڕەنگە باشترین میکانیزمێ بۆ یەکلایکردنەوەی هەموو کێشەکانی دنیا. ئەو کێشانی کە چەندین ساڵ بە لە ڕەنگە نەتەوەیەکەوەکان نەیانتوانی بەیەکلایکەنەوە، ڕەنگە ڕێکخراونی دەوڵەتەکان ئیشیان زۆر لەسەر کرد بێ، ڕەنگە خودی دەوڵەتەکە چەندین کۆنگرەی وەبەست بێ نەیتوانی یەکلایکاتەوە. بەڵام بە ڕێفراندۆمێک بەزانینی ڕای خەڵکی باشووری سوودان توانرا ئەم دەوڵەتە دروست بێ و لە سەدا 99 دانیشتوانی باشووری سوودان دەنگیان بە جابوونەوە و دروستبوونی ئەم دەوڵەتەوە ئەمەش لەلایەن باکووریەکانەوە لەلایەن زۆربەیانەوە قبول کرا و ڕازی بوون بە نەتیجەکەی و ئێستش ئەوەی لەکردو کە بە شێوازی ئاهەنگ دەوڵەتەکە ڕاگەیەنرا نەک بە شێوازی خوێن و تۆڕە لێکردنەوە. بڵێ وەکو دەزانین کۆماری باشووری سوودان دەبێت بە 1993 هەمین ئەندامی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و دەشبێت بە 54 هەمین وڵاتی سربەخۆ لە کیشوەری ئەفریقا. وەکو خۆ دوتت دوای 50 ساڵ لە ململانێ، دوای 50 ساڵ لە خوێنی یەکتر ڕەشتن لە نێوان باکووریەکان و باشووریەکان، بۆچی ئەم شتە زووتر نەکرا؟ بە حقیقت ئیرادەیەکی سیاسی نەبوو پێشتر. خۆی بۆ دروستبوونی هەرکیانێک پێویستمان بە ئیرادەیەکی شعبی و ئیرادەیەکی سیاسی هەیە. ئیرادە شعبیەکە هەبوو کە لە هەردوو لا یعنی چەندین دەنگ هەبوو لە باکووری سوودانیش داوای ئەوەی کرد کە ئەم بەشە باجابێتەوە، ینی مفارقەیەکی سێرە، ینی خۆی لە ڕەنگە شتێکی سروشتی بێ کە لە باشووری سوودانە خەڵک داوای ئەو بکەن جیابنەوە، بەس ئەوەی سیر بوو کە لە باکووری سوودانیشە چەندین دەنگ هەبوو، چەندین کەسی سیاسی و کەسی ئەلامی داوای ئەوانە کرد کە مادام ئەم جنوبیانە لە هەموو شتێکە لە ئێمە جیاوازن، لە پێستە، لە زمانە، لە ئاینە، لە کەلتور و دابوونەریتە، یعنی کە سەردانی سوودان ئەکەیت سەردانی ئەو دوو شوێنە کە هەستەکەی سەردانی دوو وڵاتی جیاوازەکەی پێشتر کە یەک دەوڵەت بوون. ئێستا کە جیابوونەوە حاڵتێکی زۆر سروشتیە لەبەرەوە دەنگێکی زۆر لە باکوور هەبوون کە داوای ئەویان کرد. بەڵام دیارە ئیرادە سیاسەکە نەبوو و حکوومەتێک لە دوایەکانی سوودان هەمیشە ئایانویست بە زەبری هێز ئەم کێشەیەک لای بکەنەوە. دیار بوو پاش ئەزمونێکی زۆر، پاش ئەوەی چەندین کەس کوژرا لەو بینە کە ژمارەکەن ئەڵێن 2 ملیۆن، گەشتنەوە قەناعەتەی کە پێویستە ئەم کێشەیە بە ڕێفراندۆم و بە کێشەیەکی سیاسی یەکلای بکرێتەوە. پاڵپشتێکی نێودەوڵەتیش دروست بوو. دیارە پێشتر پاڵپشت بەڵێ بە قسەکردن لەسەرەوە وەکو دەزانین گەر قسە لەسەر ئیرادەی سیاسی بکەین، عومەر حەسەن بەشیر کەسێکە ئیمانی بە هێز هەیە، کەسێک کە دەیەوێت لە ڕێگای هێزەوە بۆ چوونەکانی خۆی بسەپێنێت. بەڵام دەوترێت کە ئیرادەی سیاسی دەرەوە یا با بڵێن پاش پاڵپشتی وڵاتانی زلهێز، وڵاتانی ئەوروپا، ئەمریکا وای کرد کە ئەم خەونەی باشووریەکان بێت بە حەقیقەت، نەک هەوڵی باشووریەکان کە چەندین ساڵە هەوڵی بۆوانە. خۆی ئەگەر عومەر حەسەن بەشیر بیویستە بەهێز ئەو خەزە یەکلایی کاتەوە، وەکو سەرۆکی یەمەنی لێ هاو دەموچاوی ئەسووتایە، وەکو سەرۆکی لیبیای لێ هاوت کەیوت خۆمە تەقێنمەوە پێاتانە. ئەو ئاماژانە نییە لە سیاسەتی عومەر بەشیرە. ناڵێن کەسێکی وایە کە شایستەی خەڵاتی نۆبڵ بێ بۆ ئاشتی، بەڵام یعنی ئەتوانێت ڕێگەچاریتر هەڵبژێرێ لە بەردەمیا و پشتیوانێکی زۆریشی لێکرا لەلایەن باکووریەکانەوە کە ئێستا خەڵکێکی زۆر هەن ڕەنگەچیان پرفرمێسک بێ ئەوانەی کە بۆ ئەم بەشە لیان جابۆ توشکە تۆ یان بتوانێت سایکۆلۆژیەن لەگەڵ خەڵکێکی زۆرە ژیاوی چەندین ساڵ و ئێستا لە ماوەی لەحزەیەکە لە ساتێکە ئەم بەشت لێ جابێتەوە ئاڵاکەی تۆ دابەزێنرێ و ئاڵایەکی کە بەرزەکرێتەوە خۆت گەر بخێنە حاڵەتی ئەو، ینی شتێکی تۆزێک ناخۆشە سایکۆلۆژیە. بەڵام دیارە عومەر حەسەن بەشیر بە حکمی ئەگەر فشاری نێودەوڵەتی بێ، ئەگەر قەناعەتی سیاسی بێ لای دروست بوو بێ، ئەگەر بە مشاوەرەی حیزبەکەی خۆی بوو بێ، گەشتونەوە قەناعەتی کە ئەبێ ئەم بەشە بەڕاستی جیابێتەوە لە سوودان و ڕەنگە جیابوونەوەکەی لە هەندێک لایەنەوە مەسلحەت بێ بۆ باکووری سوودان. ئەو
ئەو تەبعاتە اقتصادی کە لە پشت باشووری سوودانەوەیە ئەو جیاوازی ئاین و جیاوازی کەلتور و تعاملکردن یعنی بۆ نمونە حکوومەتی باکوور ئەویست شریعەتی ئیسلامی بسەپێنێ ئاخر تۆ لەگەڵ باشووری سوودانە چۆن ئەم شریعەتە ئەسەپێنی لە کاتێک لە 65 ئەوێ بتپەرست و ئاینی کەیان هەیە و لە 15 مەسیحین و لە 17 مەسیحین و لە 18 مسلمان یعنی ئەقلیەتەکە خاوەنی ئاینن بە مسلمان و مەسیحی ئەکسەر بەڵێ بەرژەوەندی ئەوروپایان ئەمریکا چییە لە پاڵپشتیکردن لە دروستبوونی یان ڕاگەیاندنی دەوڵەتێکی سربەخۆی وەکو کۆماری باشووری سوودا خۆی کەشیکردنەوە سیاسەکان ئەخوێنیتەوە هەندێک لە نووسەرەکان ئەڵێن هەر ئەسڵەن دروستبوونی کێشەکە کاتی خۆی لە داگیرکەری بریتانیا دروست بووە تامان خۆوان نەزانین مێژووی ئیستعماری بریتانیا لە ناوچەکە چۆنە بۆ دروستکردنی ناکۆکی لە نێوان لایەنەکانە یعنی هەندێک پیان وایە کە ئەو ناکۆکیە کە دروست بوو هەتا لە سەرەتاکانی ئەو سەدەیە زۆر ڕێفراندۆم کرا بە پەڵپشتی حکوومەتی بەریتانی بۆ ئەوەی کە باشوورێک جیابێتەوە بەڵام باشووریەکان بە حکومیەوەی بەتابەتی لە منطقەی ئەبێ ویستیان ینی ئەو بێتە بەشێک لە باشووری سوودان ڕازی نەبوون وتیان ئێمە اتفاقێکمان مۆر کردو لەگەڵ مەسیریەکانە ناتوانین جیابینەوە بەڵام ئەوەی کە ئێستا هەستی پێکرێ ڕۆژئاوا بەتایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یەکەم ئەوێ جۆرێک لە ئیستیقراریەت و سەقامگیری لەو ناوچەیە دروست بێ بە حکمی ئەو سامانە سروشتی و بە حکمی نەوتێکی زۆر و بە حکمی زەویزارێکی زۆر بە پیت کە بۆ لایەن ئیستیسمار لەبارە بە جۆرێک کە ئێستا سین وڵاتی سین بۆتە یەکەم وەرهێنەر لە ناوچەکە ئێستا دارە غەرب ئەیانەوەی لابکەنەوە لابکەنەوە بۆ ناوچەوە ئیستیسماری تێدا بکەن بەڵێ دکتۆر ڕایەکەیە دەڵێت کە وڵاتانی ئەوروپا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر پاڵپشتی لەو کەمایەتێنەتەوەیانە ئەکەن کە مەسیحینیان هیچ نەبێت ئاینی مسلمانیان ئاینی ئیسلام ببوورە تایە باڵادەست نییە وەکو تەیموری خۆرهەڵات نمونەیەکی تر بوو ئەوە باشووری سوودان ئێستا نمونەیەکی ترا وڵا ئێمە هیچ بەڵگەیەکی زانستیمان ڕەنگە بەدەستەوە نەبێت کە ئەوە بەو شێوازەیە بەڵام ئێستا کە ئەوترێک کە وڵاتانی ڕۆژئاوا پشتگیری لە باشووری سوودانەکەن لەبەر ئەوەی مەسیحین وانە لەبەرەوەی باشووری سوودان زۆرینە مەسیحینین يعني ما لصدا 15 و16 مسيحيين ورنجا عيني مسيحي جورك اهتمام بيبدري باخي بيبدري هو كاردانو يقول امر بعين اسلام والله زور بعين عيني ترن زوري شي يعني دور بوي مروكا بيانه جورك لفشار لسر حكومتي السودان دروس كان بو اوي تنازلاتي بيبكن لهنده مساله تيرور كبو خوي حكومتي السودان اي بدل اي حي تيرور دركري واخر بليني اوباما بەڵێن یا بە باشووریەکان کە پشتگیریان بکە بەڵام بە حکوومەتی سودانی و هێشتا هەنگاوی کەمان بڵێ لە وتارەکەی ئەمڕۆدا کە لە ڕۆژی ئاهەنگی سربەخۆیی خوێندەوە سەرۆکی پارلەمان جەیمز ئیگا وتی لەمە دووە هەوڵ دەدەین کە ببین بە ئەندام لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە یەکێتی ئەفریقا لە کۆمەڵی وڵاتانی خۆرهەڵاتی ئەفریقا بەڵام بە هیچ شێوەیەک باسی لە کۆمکاری وڵاتانی عەرەبی نەکرد بە حەقیقەت دروستبوونی ئەو دەوڵەتە هەرچەند ناوی باشووری سوودانە کە خەڵک واتەوە خۆیانەکە ناوی کەی لێ بنرێ وەکو وڵاتی نیل وەکو هەندێک کە ناوی سوودانی پێوە نەبێ بەڵام دیارە ئەیان جۆرێک لە تەوافق بکەن لەوا کە ناویان ناوە باشووری سوودان لەوا کە ڕێزێکی زۆریان نا لە عومەر حەسەن بەشیر لەوا کە سەرۆکی پەرلەمانی جلوبەرگی باکوورەکانی لەبەر کردبوو هەندێک مراعاتی لایەنی سیاسیەکەن بەڵام لەوا کە نایانوێ بنە بەشێک لە کۆمکاری لەبەرەوەی کۆمکاری عەرەبی خۆی فەشەلی هێناوە بەتایبەتی لەم ئانوساتەدا کە وڵاتانی عەرەبی بە تەنگژەیەکی سیاسی و قەیراناوی زۆر گەورە تێپڕن ئەگەر لەم کاتا بڵێ من بە ئەندام لە کۆمکاری عەرەبی ڕەنگە شتێکی زۆر پێکەنی ناوی بێ و جۆرێک لە نزیک بێ لە نوکتەوە یعنی تۆ ببیتە ئەندام لە کۆمکارێکە کە خۆی پەرتەوازەیە خۆی مفەکەکە خۆی هیچ هەیبەت و هیچ هەیمەنەیەکی نەماوە لەبەرەوە داواکردن لە ئەندام بوون ڕەنگە هەرچەند کۆمکاری عەرەبی خۆیان داوەتیان کردوون بانگیشیان کردوون بە ئەندام بەڵام ئەوان دیارە لێوە کە نایڵێن جۆرێکە لە ڕەفزکردنی حاڵات کۆماری باشووری سوودان وەکو وڵاتێکی نوێی هەمە ئاین هەمە ڕەگەس هەیە من لە داهاتوودا نابێت بەهۆی کێشە بۆ وڵاتەوە باشووری سوودان جگە لەو ئەوەی کە جەنابەت باسیەکەی کێشەی زۆر زۆریە یعنی خۆیان ئێستا ڕەنگە لە حاڵەتی نەشوابن لە حاڵەتی خۆشیابن تا ڕەنگە یەک دوو مانگیش هەر احتیفالات هەبێ و خۆشی دەربڕین هەبێ و دڵخۆش بن بە حاڵەتەکە بەڵام کاتێک کە یەنەوە حاڵەتی ئاسایی خوێنوکو چۆن ئەگەر بیش بهێنین بە ژنومێردێک ماڵ دروستکەن ڕەنگە لە بیدایەتەوە زۆر دڵخۆشن بەس دوای کە یەنە سەر مەشاکیلی ماڵداری و دروستکردنی راتب و معاش چەند هەمە مەشاکیلی تر منداڵ بەخێوکرد ئەوانیش طبعاً شوبهاندنەکە جوان بێ ڕەنگە ئێستا یەکێک لە کێشە گەورەکانیان ئەوە بێت کە چۆن
بتوانن دراوسەتی لەگەڵ ئەم باکوورە دروستکن ئەم دەوڵەتە تازە لەگەڵ دەوڵەتە کۆنەکە چۆن توانێت دراوسەیەکی طبیعی دروستکە و بتوانێت زایدەن ئەو دەوڵەتانەی کە لە دەوروبەریان کە هەمویان دەوڵەتی فشەڵن لە ڕووی سیاسیەوە یعنی مستەقر نین ناتوان بنە پاڵپشتێکی ئابووری زایدەن مەسلەی ئابووری داتەپی خودی باشووری سوودان ڕەنگە بەڕێستان لە راپۆرتە وێنەیەکانە لە تەلەڤیزیۆنەکانە بینی بێتان کە هیچ مقاوماتێکی دەوڵەت لە باشووری سوودانە نییە یعنی قسەی هیچ مبالغە نییە کە هیچ مقاوماتی نەجادەی هەیە ئابوورێکی سەقامگیری هەیە نە بازار و دوکانی هەیە شوێنێک نییە کە تۆ پێ بڵێ دەوڵەت ئەبێت لە سفرەوە دەست پێ بکەن ئەم لە سفر دەست زائیدەن ئەو ململانێ سیاسی کە لە خودی حرەکەی شعبیە هەیە لە ناوخۆیانە ململانی سیاسی هەیە کە ئەنایانەوێسە دەری بخەن هەتا تیارێک دروست بە ناوی تیاری تەغییری دیموکراتی کە ئەڵێ ئێمە رازی نین بەم زاڵبوونەی لایەنی سلفاکیر و جەماعەتەکەی بەسەر بڵێ دکتۆر هەرچەندە عومەر حەسەن بەشیری سەرۆکی سوودانی دایک با بڵێن لە ئاهەنگی سربەخۆییدا ئامادە بوو پێشوازی لێکرا و دڵخۆشی خۆی بەم وڵاتە نوێ ڕاگەیان بەڵام حقیقەتێکی ناتوانین نکاری بکەین ئەویشەوەیە کە هێشتا کێشەی ناوچەنەوتیەکان بە هەڵبەسێدراوی ماوەتەوە و یەکلا نەکراوەتەوە ئەمە چۆن یەکلا ئەکرێت ئەو ڕێکەوتنامەی کە بەستراوە لە نێوانیانە 6 فەسڵە یەکێک لە فەسڵەکانی دابشکردنی دەسەڵاتە ڕێفراندۆمە دابشکردنی سامانە و کێشەی نەوتە کێشەی ئەبەیە تا ئێستا ڕەنگە لە سەدا 25 و 20 کێشەکانیان حلکراوێ هێشتا ڕێگەیەکی درێژیان لە بەردەمایە بۆ ئەوی کێشەکانی کە چارەسەکەن کێشەی هەرە گرنگ و کێشەی زۆر ناڕەحەت و سەخت مەسەلەی نەوتە چونکە لە سەدا 70 بیرنەوتەکان لە منتیقی باشوورە بەڵام بۆرێ نەوتەکان هەمووی لە باکوورەوە ڕات کە لە باکوورە ئەوڕات حکوومەتی بەشیر وەکو چۆن وەکو سیاسەتی خۆی هەیە جارجار دڵخۆشیانەکە جارجار تهدیدیشانەکە سیاسی تەرغیب و تەرهیب تو هەڕەشەی دەکردن کە ئێمە هەموو ئەو بیرنەوتانە ئەو بۆرەنەوتانە بەستین ئەگەر حەسەی خۆمان نەدرێتێ بەڵام ئەوان ئێستا خەریکی چین دروستکردنی بۆریەکی نەوتە لە نێوان باشووری سوودان و کینیا بەڵام ئەوە زۆری پێچێت تا ئەوانەی ئەوان لەسەر پێخۆیان وسن لە بیدایەتە ئەوان زۆر پێویستیان بە داهاتێکی زۆر هەیە لەبەرەوە پێویستیان بەوەیە کە حکوومەتی باکووری سوودان پاڵپشتیان کە لە بەرەوە زووش داوایان ئەکرد کەم حکوومەتی باکووری سوودان پاڵپشتیان کە بۆی بتوان لەسەر پێخۆن بەڵام کێشەی نەوت هەر کێشەیەکی زۆر یان تاوان جۆرێکە لە نزیکە لە کێشەی کەرکووک و کوردستان بڵێ بەدەر لە قسەکردن لەوەی کە بۆڕێنەوتەکان بەناو باکووردا تێپەڕن و ئەم شتانە لە سەروبەندی ڕاگەاندنی سربەخۆیەکەدا سەرۆکایەتی سوودان باکووری سوودان با بڵێن دەڵێت ئێمە پێشوازی لە دروستکردنی ئەم دەوڵەتە ئەکەین بەپێی سنووری 1965 وەک دەزانین سنووری 1965 لەو سنوورەدا بڵێن ناوچەی ئابی نەوتی دەکەوێتە یان زۆربەی ناوچە نەوتیەکان دەکەوێتە بڵێن باکوورەوە ئایا ئەمە سەرەتای دەستپێکردنی کێشەکان نییە کە لە ئێستاوە هەر لەگەڵ یەکەم ڕۆژی سربەخۆییدا لەگەڵ یەکەم ڕۆژی ئەلانکردنی دەوڵەتدا ئەوان دەڵێن ئێمە بەپێی سنووری 1965 دەجوڵێنەوە خۆی ئەوە کێشێکی گەورەیە بەڵام مادام هەردوو لاتوانی بێتیان دەوڵەتەکە رازی بن بە دروستبوونی دەوڵەتەکە ڕەنگە من تەوەقعەکەم حلکردنی ئەم کێشەیە لەوە ئاسانتر بێ چونکە ئەمە معزەڵەی گەورە و ناڕەحەتی گەورەکە دروستبوونی دەوڵەتەکە بوو ئێستا هەردوو لا ئەبێ رازی بن لەبەر یەک دوو حاڵ یەکەم دووبارە نەبوونەوەی شەڕ کە هەردوو لە زەرمەندە ملی دووەم باشووری سوودان لە باکووری سوودان زیاتر محتاجی ئەو داهاتە نەوتەیە بۆ ئەوەی بتوانێت سەقامگیریکی ئابووری بۆ خۆی دروستکە لەبەر ئەوە من تەسەڕێکم هەردوو لا بێتە نازولات بۆ یەکتری بکەن و لەو تەنازولاتە هەردوو لا بێ مستەفید بن و بتوانن ئیسفادە لە داهاتەکە بکەن کە بریتە لەو بیرنەوتانەی کە لەوێ هەیە طبعا لە پاڵ ئەمەشا ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان هەمووانە اتفاقات و ڕێکەوتنامە هەیە لە بینیانە کە فشار لەسەر هەردوو لا دروستەکەن بۆ ئەوەی حاڵەتێکی وا دروست نەبێت کە دووبارە بگەڕێنەوە بە حاڵەتی سفر بڵێ لە دوای چەند ساتێک لە ڕاگەیاندنی سەربەخۆیی باراک ئۆبامای سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا پەیامێکی ئاراستەی باشووری سوودان کرد و تایدا پیرۆزبایی خۆی لێ کرد و پشگیری خۆی بۆ ئەو دەوڵەتە نوێ ڕاگەیاند ئایا ئەمە پەیامێک نییە بۆ بەشیر پەیام لە ڕچ ڕوویەکەوە ینی لە ڕووی ئەوەی کە بەشیریش بێتە سەرخەت بۆ ئەنجامدانی چاکسازی بۆ نێشتنی ئەو کێشانی کە لە ماوەی پێشوودا ئەو تونند و تیژیانی کە ڕوویاندا خۆی ئەگەر باسی پیرۆزبایی بکەین زۆربەی دەوڵەتانی دنیا بەریتانیا میسر فەڕەنسا رووسیا هەمویان پیرۆزباییان کردو بەڵام تامان پیرۆزبایی ئۆباما جیاوازە لە پیرۆزبایی ئەوانی تر و ئەو حکوومەتی ئەمریکا سیاسەتێکی هەیە لەگەڵ حکوومەتی سوودان سیاست العەسا والجەزر یعنی هەردوو وینەکەی هەم تەرغیبیشی و هەم تەرهیبیشی هەیە و ئێستا بەردەوام طبعا ڕەنگە حکوومەتی ئەمریکا ڕاشکاوانە نێڵێت کە ئێمە رازین بە هەنگاوەکانی عومەر بەشیر بەڵام هەر ئەوەندەی کە عومەر بەشیر ئەتوانێت سەردانی وڵاتانی
و سەردانی چین بکە نابێتە هۆی گرتنی سەردانی ئەم وڵاتێکی تازەیە سەردانی کردووە دڵنیام سەردانی چەند شوێنی کەشەکە جۆرێک لە چاوپۆشین هەیە لەو سەردانانەوە قسە لەسەر ناکرێت ئەوە جۆرێکە لە پشتگیریکردن بۆ عمر بەشیر. بەڵێ دکتۆر باراک ئۆباما هەر لە وتارەکەی داوتی کە لە دایکبوونی ئەم وڵاتە نوێ لە ئەنجامی تێکۆشان و خەبات بووە، بەڵام کورد بۆ نمونە فەڵەستینیەکان ئایا ئەمە ئەوەگەینێ کە ئەمانە خەباتیان نەکردووە لە کاتێکدا ینی فەڵەستینیش لە چاو کووردا ینی تەمەنێکی کەمی هەیە لە خەباتکردن، بەڵام کورد زۆر فترەیەکی زۆر زۆرە خەبات دەکات و حەقیقەتی بەدەوڵەتبوونیشی تا ئێستا نهاتۆتە. بە حقیقت کە یعنی خوێندنەوەکەی بۆ سیاسەتی نێودەوڵەتی هەز لە جۆرێک لە دووفاقی ئەەکەی لە تعاملکردن لەگەڵ کێشە جیاوازەکانە، بەڵام نابێ بیشی شارینەوە کە ئێمە پێویستمان بە ئیرادەی سیاسی لای خۆمان هەیە بۆ ئەوەی ئەو حاڵەتە بێتە ئەمریکی واقع. ئایا ئێمە ئیرادێکی سیاسی هەیە ڕەنگە ئیرادێکی شعبی هەبێ بۆ دروستبوونی دەوڵەتێکی کوردی بەز ئیرادەی سیاسی هەیە؟ نەخێر ئیرادێکی سیاسی نیە بۆ دروستبوون، ڕەنگە خیتابات و هەندێک نووسین هەبێ و هەندێک ڕۆژنامەکان بانگەشە بۆ دروستبوونی دەوڵەتەکان، بڵام نەبووە قەزەیەکی جەماوری نەبووە ئەوەی خەڵک ڕەنگە ڕێفراندۆم کرێت جەماوری مەبەستمە لەلایەنە سیاسیەکەی ینی سیاسیەکان هەموو یەکدەنگ کۆک بن لەسەرەوەی یان تا ئێستا ژمە چەندین کێشەمان هەیە لەناو خۆمانە ماڵی خۆمان ڕێک نەبووە کە تۆ ماڵی خۆت ڕێک نەبێت نەتوانی خیتابی. دکتۆر تۆ لە کاتی قسەکان تاوتت باشووری سوودان هیچ مقاوماتێکی دەوڵەتبوونی تیانە و دراوسەکانیشی دراوسی ئەوە نەباش نین کاوکاری بکەن لەوەی بکەوێتە سەر پێی خۆی، بەڵام زۆر شت لە کوردستاندا بوونی هەیە، زۆر مقاومات بوونی هەیە کە ئەتوانێت سەر بەخۆی خۆی ڕاگەیەنێت. بۆچی ئەمە ناکرێت یاخود چی بکرێت چۆن هەنگاوی بۆ بنێت بەڕای تۆ باشە؟ من ئەڵێم یانێک و بیدایەت وتم ئەو ئێرادە سیاسی ئەگەر نەبێت تۆ تا ئێوارە با مقاومەتی دەوڵەتیش دیابێ ناتوانانی دەوڵەت دروست بکەی. زایدەنەوەی ئێمە مەفروزە یعنی بیر لە ناوچەکانی دیکەی کوردستانیش بکەینەوە، یعنی هەر خۆمان نین، ئێمە کوردستانی باکوورمانەیە، کوردستانی ڕۆژهەڵات ڕۆژاوای هەموو ئەوانە پێویستمان بە یەکدەنگیەکە ئایا دەوڵەتێک لەم ناوچەیە دروستە بێ موقفی ئەوانی کەس چیە بێ لایەنەکانی کەچێ بێ و زائیدەن ئێمە تا ئێستش خۆمان لەگەڵ عێراق یەکلایی نەکردو، ئایا ئێمە پاڵپشتی حکوومەتی عێراقین، ئایا ئێمە بەشێکین لە عێراق، ئایا ئێمە هەرێمی کوردستان جاری وای هەرێمی کوردستان کو دەوڵەت تعاملەکە جاری واشەیە بێتەوە لە کاتی داهات لە کاتی بێتە پاشکۆی عێراق و چاوەڕێی مەرحەمەت و برارەکانی ئەوێ ینی ئەم ناڕوونیە لە خیتابی سیاسیە ڕەنگە نەبێت بێتە هۆی کە دەوڵەتانی تریش پاڵپشتیت نەکەن، تۆ بێ خیتابێکی سیاسی ڕوونە دەبێ و دروست نەبووە قرایەکی واقعیانە بکەی بۆ ئەو واقع سیاسیەکە خۆتی دێ. بڵێ دکتۆر دوا پرسیارم خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەو قسەی بارزانی سەرۆکی هەرێم کە دەڵێت با ئێمە وەکو میسر و تونس نەبین، وەکو باشووری سوودان بین لە ڕووی دروستبوونی دەوڵەتەوە لە هەر ڕوویەکەوە کە تۆ خوێندنەوەی بۆەکەی یعنی ئێمە گە لە ڕووی دروستبوونی دەوڵەتەوە وەکو باشووری سوودان هەنگاو بنین بە ئیتیفاق لەگەڵ لایەنەکانی تری عێراقا ئەوە هەم کەس دەستخۆشی لەکە، بەڵام ئەگەر لە ڕوویکەوە وەکو باشووری سوودان بین ڕەنگە کەس تەئیدی ئەوە ناکات، بەڵام هەنگاوەکانی دروستبوونی دەوڵەت من لێرەوە حازەکەم پێشنیارێک بکەم، یعنی هەق وایە وەفدێکی سیاسی باڵا سەردانی باشووری سوودان بکە و سوود لەو ئەزمونە و لەو تەجروبە وەرگێ ئایا چۆن تەعاملیان لەگەڵ حکوومەتا کردو، ئایا چۆن ئەو هەنگاوانیان ناوە و سوود لایەنە ئیجابی سەربیانەکان وەربگرن. بەڵێ کەواتە تۆ هەستەکەی کە تا ئیرادە سیاسەکە دروست نەبێت دروستبوونی دەوڵەت شتێکی مەحاڵە. بەڵێ دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی مامۆستای ڕاگەیاند لە پەیمانگای تەکنیکی سلێمانی سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی تاوتوێ. بینەرانی ئازیز تاوتوێی ئەم ڕۆژمان کۆتایی هات، بیرتان نەچێت بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان دەتوانن لە ڕێگای ئیمێڵی تایبەتی تاوتوێەوە تاوتوێ@nrttv پەیوەندیمان پێوە بکەن تا تاوتوێکی تر بەخواتان ئەسپێرم هەر شاد بن.